بەڕێز مححمود ئەحمد جێگیری ئەمینداری گشتی جوڵانەوەی نازل ئاخس حەقی سەبارەت بە سەرهەڵدانی گروپی تاوانکاری و چەکداری لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز مححمود سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ینی بۆچی گروپی تاوانکاری لە عێراقا سەرڕەدا و ئەم دیاردەیە بەردەوامە، ینی لە حاڵەتەوە بۆتە دیاردەش. تحية طيبة سڵاوێکی گەرم لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانتان. بالنسبة لي هكذا سەبارەت بەم جۆرە دیاردەیانە سروشتیە دەربکەوێت لەژێر سێبەری نەبوونی کۆنتترۆلیەکی تەواوی یاسا و سەروەری یاسا و ڕژبوونێکی ڕاستەقینە لە جێبەجێکردنی یاسا لەسەر ئەو کەسانانەی لەسەر ئەو کەسانێک کە تاوان ئەنجام دەدەن سەبارەت بە هۆکارەکەی سیاسی بووە بەشێکیان کۆمەڵایەتیە بەهۆی فریودان، گێچەڵ پێکردن، وەرگرتنی پارە ماوەیە کە بەم دواییانە بە تایبەتی زیاتر بووە، فراوانتر بووە. بۆ نمونە لەگەڵ پەیوەندیکردن لە نێوان گەنجان فریودانیان لە بابەتێکە خۆیان با بڵێن تاوانێکیان ئەنجام داوە، ئەمە شوای کردووە دۆسیەیەکیان لە سەبەرز بکرێتەوە لە دادگا و لە دژی ئەو کەسایەتیانەی کە بیر و ڕای خۆیان دەردەبڕن لەسەر دۆخی سیاسی ئێستا. بەم دواییانە زۆرێک لە بەکارهێنانی یاسا سەری هەڵداوە کە هەڕەمەکیە. بۆیە بە شێوەیەکی گشتی دەمەوێ بڵێم ئێمە پێویستمان بەوەیە حکوومەت ڕێکاری جدی بگرێتە بەر ڕێگری لەم تاوانانە بکات. یاساکان وەکو خۆیان جێبەجێ ناکرێت بەڕێز مححمود، یان ئەوەیە کە یاسای پێویست نییە بۆ ڕێگریکردن لەم جۆرە باندانە ئەو جۆرە تاوانانی کە لە عێراقایە. لە ڕاستیدا لە سیستەمی دەرکردنی یاسا لەسەر ئاستێبوو یاساکان مادەی یاسایی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە دیاردانە. ئەم یاسایانە بوونیان هەیە، بەڵام هەروەک گوتم کاراکردن جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی جدی ئەڵقەونەکەیە لە عێراق، ئەڵقەیەکە لە تەواوی دیاردەکاندا بەدی دەکرێت. ئێستا بەڕێستان ئاگادارن زۆرینەی دیاردە خراپەکان چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریشەوە لە دەستور لە یاسادا چارەسەری بۆ دانرایە، سزای بۆ دانراوە و بە هەمان شێوە، بەڵام جێبەجێکردنەکەی قورسە. بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی یاخود هێزە ئەمنیەکان زۆرێک لە جۆرەکان لۆمە بخەنە پاڵ لایەنێک یاخود سزایان بدەن، لەوانەیە بە هەمان شێوە لایەنێکی سیاسی بێت ئەم گروپانە بپارێزێت. زۆرینەی دیاردە خراپەکان لایەنی چەکدار و گروپ باشە دۆخی دارایی و ئابووری تا چەنە هۆکارە بۆمە، چونکە ئەو گروپە تاواکاریانە زیاتر ئەنجامەکەی هەر بە دەستێنانی پارەیە. لە ڕاستیدا من پێم گوتی سەرەتا بابەتەکە سیاسی بووە، لە یادمە لە ڕۆژانی تشرین دوای ڕۆژانی تشرینیش لایەنی سیاسی ئەم جۆرە ڕێگە چارانەی گرتەبەر یاخود بەرزکردنەوەی دۆسیە لە دادگا. بەڵام ئێستا ئەوەی نامۆیە ئێستا بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی بە شێوەیەکی فراوان پراکتیزە دەکرێت. هەروەک گوتم هۆکارەکەی لانێ بەدەستێنانی پارە بێت لە بەڕێگەی نایاساییەوە، بەڵێ تاوانی کۆمەڵایەتی و نەخۆشی کۆمەڵایەتی وەک نەخۆشی نەبوونی کار یاخود جێبەجێ نەکردنی یاسا، نەبوونی ڕۆڵی دامەزراوەکان بە شێوەیەکی کارتێکەر، پێکدادانی سیاسی. باشە دامەزراوەکان بەڕێز مححمود، دامەزراوەکان بۆ ڕۆڵیان نییە. ئێستا بۆ نمونە دادگا لە عێراقا بۆ ڕۆڵی نییە، هێزی ئەمنی بۆ ڕۆڵی نییە، دادگا بە تایبەتی.
بالحقيقة يعني لراستيدا أنت تعلم أنه ئێوە القانون باش دەزان کە أحياناً یاسا هەندێک جار بعقوبة أو بإجراء سزایەک قانوني دەردەکات یاخود أو ڕێکارێکی ملاحقة یاسایی قانونية، دەستنیشان دەکات یاخود لكن بەدواداچوونێکی حدثني عن یاسایی مرحلة ما بەڵام بعد الملاحقة القانونية. ماذا قۆناغی سيحدث؟ دوای بەدواداچوون یاسایی سيحدث پێ بڵێت چی ڕوودەدات إنه ئەو تنفيذ هذا کاتە القانون أو جێبەجێکردنی تنفيذ یاسایەکە الإجراء القانوني اللي صدر من جێبەجێکردنی محكمة ڕێکارە أحد یاساییەکان العصابات أو هذه لە الجماعات دەرهەق بە قد گروپە مافیاییەکان و تاوانکاریەکان لەوانەیە دەمێ بڵێم لەوانەیە انه هذه العصابات لها نفوذ ربما حتى ڕوبڕویەوە بێتەوە گروپێکی چەکداری بەدەسەڵات بێت لەوانەیە دەسەڵاتەکەی سیاسی بێت یاخود گروپی چەکداری پشتیوانی لێ بکات بۆیە ئەم دیاردەیە وەکو دیاردەکانی محمية من جهات متنفذة وەکو دیاردەکانی لایانی قد لا تظهر بشكل واضح في السطح، لا تظهر في الفضاء العام بشكل واضح، إلا أنها ماسكة في المال وماسكة بالسلاح من جهة أخرى. چەکی بەدەست بێت بە شێوەیەک ئەو ئەم گروپانەش بە شێوەیەکی سیاسی لایانی سیاسی و گروپی چەکداری پارێزراو بن. بەڵێ بەڕێز محمود ئەحمەد جێگری ئەمینداری گشتی جوڵانەوەی نازل ئاخر ئاخز حەق سوپاس بۆ مەدمونی بەڕێستان بەخێر بێت.